پێش هەمووان لیستی کاندیدانیان بۆ بەغدانان موچەی پەرلەمانتار و وەزیرە نوێیەکانیان تەوتین دەکەن شەڕی بەناو کەڕامەتیش بە موچەی فەرمانبەران دەکەن لەگەڵ نزیک بوونەوەی وادەی کۆتایی پێشکەشکردنی لیستی کاندیدان پارتی وەک یەکەم لایەن لیستی بربژێرەکانی بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق بۆ بەغدا دەنێرێت بۆ ئەوەی گروپێک لە پەرلەمانتار و وەزیری نوێ هاوشێوەی ئەوانەی پێشخۆیان موچەکانیان لە بەغدا تەوتین بکرێت کەچی بۆ فەرمانبەرانی ئاسایش داواکردنی تەوتین بڤێ بەڵکو لەوەش زیاتر بە خیانەت لە خوێنی شەهیدان وەسفی دەکەن ماوەی 11 ساڵە لە پێناو دزینی نەوت و قازانجی کۆمپانیاکانی خۆیان ئامادەنین لەگەڵ بەغدا ڕێک بکەون و ناشکشێنەوە لە هەموو هەڵبژاردنێکیش دەڵێن ئەم جارە کێشەی موچە چارەسەر دەکەیت چاودێرانیش پێیان وایە حیزبی دەسەڵات ئەم هەڵبژاردنە هاوشێوەی هەڵبژاردنەکانی پێش و درێژە بە کێشەکان دەدات تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەر بۆ تەوتین داوا دەکەن چیتر خەڵک بە بانگەشە دووبارەکانی دەسەڵات نەخەڵەتێت تاکە ڕێگاش بۆ چارەسەری ستۆپ پێکردنیانە لە پێچەوانەوە ئەو قەیرانە 11 ساڵی کە بەرۆکی خەڵکی گرتووە ڕەنگە 11 ساڵی دیکەش بەردەوام بێ بەڵگەش ئەوەیە جارێکی تر دەیانەوێ خەڵک بگەڕێنەوە بۆ سەردەمی لێبڕین و پاشەکەوتی موچە